بە هیوای کاتەچی بە سوود خوێندکاری ژیر لەگەڵوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی گەیشتمە لاپەڕا 192 لاپەڕە 192 ژمارە دەیە هاوتاکان. ژمارە دەیە هاوتاکان بریتین لەو ژمارانەی کە مانای هەمان هێندە دەدەن، واتە هەمان بەهایان هەیە. دەتوانی ژمارە دەیەکان و بەشەکانی سەد بەکاربێنی بۆ ئەوەی بزانی دوو ژمارەکە هاوتانە یان هاوتانینە. لێرە ئایا هەردوو ژمارەی 0 دوو بەش لە 10 و 0 20 بەش لە 100 هاوتانە یان هاوتانینە؟ بێگومان خیننەوەکەیان وەکو یەک نییە، بەڵام لە کاتی وێنەکردن ئەگەر وێنەی دروستکەین بۆ 2 بەش لە 10 و وێنەک دروستکەین بۆ 20 بەش لە 100 وەکو دەبینین هەمان ڕووبەریان هەیە یان وەکو یەکە، کەواتە هاوتانە. خیننەوەکەیان وەکو یەک نییە، 2 دەی یان 2 لە 10 لێرەش 20 بەش لە 100 یان 20 لە 100 وەکو یەک نییە، بەڵام هەمیشە دەتوانین لە لای ڕاستی فاریزە لە پاش دواهەمین ڕەنووس هەرچەند سفرمان بووێ زیادکەین. لێرە چونکە لێرە سفرەکەیە پاشی 2 دەتوانم لێرەش سفرەک دانێم کە تەمەشایان دەکەم وەکو یەکیان لێدێ، هەردووچیان دەبنا 0 لە 100 یان لە هەمان کات دەتوانم دواهەمین سفری لابم لە پاش فاریزە، واتە ئەگەر سفرەکە لە لای ڕاست بوو دەتوانم لای بم، بەڵام ئەگەر لێرە بوو ناتوانم لای بم. بەڵام لێرە ئەگەر هەرچەند سفری دانێم یان لای بم بە کەیفی خۆم هیچ لە بەهای ژمارەکە ناگۆڕدرێ. کەواتە بەو جۆرەی دەتوانم ئەو دوو ژمارە دەیەی تەماشاکەم و بەراوردکەم، یان سفرەکی لێرە زیاد دەکەم یان ئەو سفرەی ئێرە لا دەبم هەتا بزانم ئایا ژمارەکان وەکو یەکن هاوتانە یان نا. ئێستا دەرکەوت کە هاوتانە. 0 و 2 و 0 و 20 مانای هەمان هێندە دەدەن، بەڵام لە کاتی خیننەوە جیاوازن. وەکو ئەوەی وایە یەک نانت هەبی بیکەیە 100 پارچە 20 پارچەی بخۆی، یان هەمان نان بیکەیە 10 پارچە 2 پارچەی بخۆی، هیچ ناگۆڕێ. هەمان پارچە نانە، هەمان نە زۆرترە نە کەمترە، بەڵام لێرە پارچەکانت بچووکتر کردیتەوە، بێگومان زۆرتر پارچەت خواردیە، لێرە پارچەکان گەورەترە کەمتر پارچەت خواردیە، بەڵام هەر وەکو یەکە. ئەگەر لە تەنیشتێکیان دانەی پارچە نانەکان وەکو یەکن، هەندی یەکن، ڕووبەریان وەکو یەکە. هەوڵ بدە نمونەی دەیەکان و بەشەکانی سەد بەکاربینە، ئایا هەردوو ژمارەکە هاوتانە یان هاوتانینە؟ بنووسە بەڵێ یان نا. لێرە 0.50 بەش لە 100 لێرە 0.6 بەش لە 10. ئەگەر سفرەکیش لێرە زیاد کەم زۆر باش دیارە کە هاوتانینە، یەکەچیان 50 لە 100 ئەویدی 60 لە 100، کەواتە نا، بێگومان نا، چونکە ڕەنووسەکان هەمان ڕەنووس نینە. 1000 سفریش زیاد کەم ئەوانە هەر هاوتانینە. پرسیاری ب 0.70 بەش لە 100 0.75 بەش بێگومان هاوتانینە، چونکە لێرە 7 ئەوە ڕاستە،
بەڵام لێرە لە خانەی سەدا بەش لە سەد سفرە لێرە 5 هیچ کات هاوتا نابن. 0.3 بەش لە 10 0.30 بەش لە 100 لێرە سفرەکی زیاد دەکەم هەردووچیان دەبنە 30 بەش لە 100 هاوتانە. بەڵێ لێرە هاوتانە. د 0.8 بەش لە 10 80 بەش لە 100 لێرە سفرەکی زیاد دەکەم وەکو یەکیان لێدێ 0.8 0.8 بەڵێ هاوتانە. لە هەمان کات دەتوانم ئەو سفرەش لابم هەردووچیان دەبنە 0.8 0.8 لە 10 هاوتا دەبن. 2 4 لە 10 2 40 لە 100 لێرە سفرەکی زیاد دەکەم هەردووچیان دەبنە 2 40 لە 100 بەڵێ هاوتانە. پرسیاری و 3.35 3.30 بێگومان هاوتانینە چونکە لە خانەی بەش لە سەدان لێرە سفرە لێرە 5 ڕاستە ئەوانە وەکو یەکن بەڵام خانەی بەش لە سەدان وەکو یەک نییە 1000 سفریش لێرە و لێرە دانێم هەر وەکو یەک نییە هاوتانی ناکەواتە نا. ساغ بکەوە چۆن دەزانی ژمارە 1.8 و 1.8 هاوتانە؟ ئەوها دەزانم کە ئەمن لێرە سفرەکی زیاد دەکەم دەبینم وەکو یەکیان لێدێ 1.8 ئەوی دیش 1.8 یان چ دەکەم ئەو سفرەی لێرە لا دەبم هەردووچیان دەبنا 1.8 لە 10 1.8 لە 10 کەواتە هاوتانە. ئایا دوو ژمارە دەیەکە هاوتانە بنووسە بەڵێ یان نا؟ ڕاهێنانی 2 0.5 0.50 5 لە خانەی بەش لە دەیانە لێرەش 5 لە خانەی بەش لە دەیانە دەتوانم ئەو سفرەی لێرە لابم هەردووچیان وەکو یەکیان لێدێ یان دەتوانم سفرەکی لێرە دانێم کەواتە هاوتانە دەنووسم بەڵێ هەردووچیان دەکاتە 50 لە 100 یان 5 لە 10 هەمان شتە. پرسیاری 3 لێرە زۆر گرنگە لێرە لە خانەی سفر وەکو یەکن فاریزە وەکو یەکن بەڵام لە جێی خانەی بەش لە دەیان 4 هەیە لێرە لە خانەی بەش لە دەیان سفر هەیە کەواتە قەت ئەوانە هیچ هەرگیز وەکو یەک نینە سفریش لێرە دانێم سفریش لێرە دانێم نابی بە کەلک نایە یەکەچیان 4 بەشە لە 100 ئەوی دیکە 40 بەشە لە 100 ئەگەر ئەو سفرەش لابم هەر وەکو یەک نییە ئەوە هەر دەمینێتەوە 4 بەش لە 100 ئەوەش 4 بەش لە 10 هەر وەکو یەک نییە کەواتە لێرە 40 لێرە 4 کەواتە نا هاوتانینە و هەرگیز هاوتا نابن. لێرەش بە هەمان شت لە خانەی بەش لە دەیان 7 هەیە لێرە لە خانەی بەش لە دەیان سفر هەیە لە خانەی بەش لە سەدان 7 هەیە لێرە لە خانەی بەش لە سەدان دەتوانم سفرەکی دانێم ئەوها یەکەچیان دەکا 7 یەکیان دەکا 7 کەواتە هەرگیز وەکو یەکنینە 7 لە چێ 7 لە چێ لێرە 7 بەش لێرە 7 بەش چونکە دەبی جێی ڕەنووسەکانیش لە جێی خۆی بی ئەو جێیە ئەو خانە زۆر گرنگە. لێرە هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە دێمە کۆتایی ئەو وانەیە جارێ و لە وانەی داهاتوو باسی لاپەڕەیەکی نوێ هەتا ئەو کات هەر خۆش بی.